هەردوو یانی برایەتی و شێروانەش بە گۆڵێک یەکسان بوون ئەمەش لە درێژەی یارەکانیگەر هێژدەی خولی نابی کوردستان کە ئەمەش هەشتەمین یەکسانی یانی برایەتی بوو لە مەرزدا. لە یاریەکانی گەڕی هەژدەی خولی نایابی کوردستان و لە شاری هەولێر برایەتی میوانداری شێروانەی کەلاری کرد. لە سەرەتای یاریەکە ئەفشارەکانی تیپی میواندار بۆ سەر گۆلی میوانەکەی زیاتر بوو، بەڵام مەترسێکی ئەوتۆی نەبوو تا لە خولەکی 22 لە پاسێکی درێژی جوانی سەفین مەنسوور گۆلکاری خولەکە عەبدولقادر تەها گۆلی یەکەم و پێشکەوتنی برایەتی تۆمار کرد کە ئەمە گۆلی هەشتەمی عەبدولقادر تەها بوو لە خولەکە. برایەتی بەوەش نەوەستا و لە هێرشەکانی بەردەوام بوو، لە چەند دەرفەتێک نزیک بوو لە زیادکردنی گۆلێکی تریش، بەڵام گێمی یەکەم بە گۆلێک بۆ برایەتی بە کۆتا هات. لە نیوەی دووەمی یاریەکە هەردوویانە بە ئاسێکی تاڕادەیەک لە یەکەوە نزیک هاتنەوە نێو یاریگا. برایەتی لەسەر لەدەستدانی هەلەکان بەردەوام بوو تا لە خولەکی 6 لە هێرشێکی هەڵگەڕاوە لێدانێکی سزا بۆ شێروانە ئەژمار کراوە. ئەحمەد سابڕیش لێدانەکەی بە سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆلی یەکسانی بۆ شێروانە هێنا. دوای ئەمە یاریەکە تەواو گۆڕا و کەوتە ژێردەستی درێژ سەوزەکان و بە هێرشە یەک لە دوای یەکەکان مەترسی تەواویان خستووە سەر گۆلی شێروانە و لە یەکێک لەو دەرفەتانە سەفین مەنسوور تۆپێکی لە ستونی شێروانەدا لە کۆتا خولەکەکان، بەڵام سەرنجام یاریەکە وەک خۆی مایەوە 1-1 بۆ هەردوویانە. دیارە ئێمە چاومان لە سەروی ڕێزبەندی بوو بۆم یاریە، تەنها خاڵێکیش لە دەرەوە یاریگای خۆمان هەر باش بوو، ئەتوانم بڵێم نەتیجەیەکی باش بوو بێم. بەڕاستی کاوسێنەما بەڕاستی لە سێ خاڵەکە یاری ماکرد. بەڕاستی ئەمە یاریەکەیشمان هەل برد بۆ ناو یاریگای کەرکووک. ئەم ڕۆژ بەڕاستی ئەو پیلانی مداری لە مەیدانە بەڕاستی لە شەوتێکەم ئەمە زۆر باش بوون لەوان هەم شەوتی دووەمش هەمە باشتر بن بە غەڵاتەشی بەڕاستی ئەو غەڵەتەی دیفاعمە بەڕاستی ئەو غەڵەتە کردی بەڕاستی ئەو گۆلە لەمە. بەم ئەنجامەش برایەتی بە 20 خاڵ پاشەکشەی کرد بۆ پلەی دێم و شێروانەش لە نێو یانەکانی ناوەڕاست مایەوە با 22 خاڵ لە پلەی هەشتم شان بەشانی ئارەڕات و هەولێر. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.